دانە خەریکی کشت و کاڵین خۆمان سەخاک دەبوو کشت و کاڵەوە لە گوندی کوڵکنی جگەل لە هەنار ئێمە ساڵانە شتی زۆرەکەین بەروبوومی خۆمان بامێ لۆبیا تەماتە خەیار کوولەکە سپاس بۆ خوا بەرهەمی ئەم ساڵی ئەمە زۆر جوان بوو وەکو خۆتانەی بینەمە هەنارەکەمانە هەناری ئەم ساڵ زۆر لێ ڕازین بەڵێ وشکە ساڵی بوو ساڵەکەی بەڵام ئێمە سپاس بۆ خوا شوێنەکەمان کە گونجاوە ئاویکی باش و ئەمانەیە پێمان و دیار نێ وشکە ساڵێکە سپاس بۆ خوا ئەوەش نیعمەتێکی خوای گەورەی بۆ ئێمە دوو جۆر هەنارمان هەیە هەناری سەمە هەناری ساڵەخانیە هەناری ئەمریکیشمان کردووە خۆمان بڵێن قەڵەمە کردومان ئەو دوو جۆرەمان هەیە ئەمە هەناری ساڵەخانیە باشترین جۆری هەنارە ئەمە هەنارە لەم هەنارە باشتر نییە ڕاستەوە هەیە لە زۆر شوێن وایە بەبێ وشکە ساڵیە کە وشکە ساڵی بوو هەندی هەناری مەنتیقە وشکە ئاوی نییە بەڵام لا ئێمە هەنارێکی یوانی هەنارێکی تەڕ و ئاودارە ئێمە بە قەڵەمەی نێژین بە قەڵەم بە شەتڵ بەو دوو شێوازەی نێژین بینی هەنار بۆ هەنار 3 مەتر بێ لای ئێمە سەرگۆلەکەی 2 مەتر نیوە ئێمە خۆمان نزیکە ساڵانە 15 تەن هەنارمانە 20 تەن 15 وەکو گوندەکەشمان ئەچێ بۆ 50 تەن 60 تەن هەنارێ بێ گوندی کوڵکنی دەوری 30 ساڵە خەریکی ئەم ئیشەم کاکە ئەم ساڵ هەنار هەموو ڕستقێ نەک هەنار نەخۆشیێکی کەمی تیا بە بۆنەی بێ ئاویەوە بێ ئایا بە بۆنەی هەشتێکەوە بێ تۆزە کەمبەرە و تەسیری تێکردووە بەلەو کەمبەرێکەشی لە شوێنی لێرەشکە ئیکڕین ئێمە بە باخگرانە هەمووی دووقاتە کڕیویشمانە هەنارێکی زۆرمان کڕیوە بەس حکوومەتی هەرێم مەجای 2 مانگی ئێمە نایە ئەو ڕستقە ساخینەوە بیفرۆشین ئێمە پێمان ناخۆش نییە ئەوان واریداتیان هەبێ گومرجیان هەبێ بەس 2 مانگ لەسەر ئەو خەڵکە بۆسن 2 مانگ زیاتر نە هەر لەبەرەوە ئەمە ئەو ڕستقە ساخینەوە هەناری تورکی و سووریە بڕۆنەوە علۆی سلێمانی تەسویر کە بزان چەند بەڕادی تایە و چەند شاحینەی تایە خۆ ئێمە حەزەکەی کوردستان پێشکەوتوی بێ واریداتی هەبێ گومرجی هەبێ هەمووی بۆ خۆمانەوە بۆ میلەتەکەی خۆمانە بەس ئەو 2 مانگە مەجای ئێمە بن ڕستقەکەی خۆمان زۆرە من بەس بە حاڵی خۆم 300 تەن حاڵەن ئەمێ بیخەمە بەڕادەوانێ 600 تەن هەنارم هەیە کاسبی 20 کرێکارم لەگەڵە 20 عایلە بەس لەسەر ئەو هەنارەیە کاکە 20 عایلەی پێ بەمە ڕێوانێ بێژگەل لە خۆمان خۆشمان 5 کەسین ئەمە 25 عایلە لەسەر ئاماژی بێژگەلەوە ئەوە تا خۆشی تەسویری کە جوان 4 سیارەشم لەگەڵە بەکرێکە ئیشان پێەکەم جا داوایان لێ یەکەم وەکو برا وەکو هەموو شتێک وەکو گەورە وەکو کورد هاوکاریمان بکەن ئەو 2 مانگە تا ڕستقەکانمان ساغەکەینەوەنی لە بێ بازاڕیە لە بێ بازاڕیە ڕۆژی 1 وەرە قەوریە ماخی بەڕادە ئەگە بازار هەبێ نایخەمە بەڕادەوەی بەمە فرۆشم لە عەلۆیەمەوە ئەمین لە چاو ساڵانە کەمە ئارە وەڵا هێشتا ڕوون نییە بێ لە کۆتایی وەردا بدارین لە کۆتایی لێکردنەوەی بەرهەمە خەڵک بەرهەم لێ کاتەوە بەڵام هێشتا تا نەگەنە کۆتایی ناتوانین بەراورد کاری بکەین پێشبینی یەکەم ساڵ بەرهەم کەمترە لە پار خۆی لە ساڵێکی ئاساییە کە پار ساڵێکی ئاسایی بووە ئینتاجی ساڵانە ئەگاتە نزیکەی 30,000 تەن 30,000 بەڵام ئەو 30,000 تەنە 20,000 تەنی ئەچێتە ئاژوەکان باشە وما باقیەکێت بە ڕوبەنار و بڵێن بەکارهێنانی ناوخۆیی و ئەوانە ینی ناچێتە بازاڕەکانەوە تا تۆمار بکرێت ئەو 20,000 تەنەش تر تەوزیع ئەبێ ئەلۆکانی کوردستان و بەشێک شێچێ بۆ شارەکانی عێراق و ئەوانە یەک جار بە ڕەسمی ڕۆشتووە ئەوی ساڵی پار بووە بەڵێ ئێستش لە هەوڵان کە ئەم ساڵیش بەرهەم بەرنەدەرەوە بێگومان کاریگەری هەبوو بڵێ وشکە ساڵی پلەی گەرما لە وەرزی هاوین ئەوانە کاریگەری هەبووە هەنێ لە باخەکان ئاوی پێویستیان نەبووە تەنانەت باخەکانیشان ئاو بن بەشێک لە باخەکان وشک بووە بەشێکی تر تەنها ئاودێرێکی سادە کراوە ئەوەندەی وشک نەبێ بەڵام بەرهەمیکی ئەوەی نییە بخێتە بازاڕەوە ئەوە هەمیشی دۆخی باشە بەڕاستی